خوای گەورە ئەو نەوانەی کە پێی بەخشیوین دوای ئەوەی کە وشەی وەهبی بۆ بەکارهێناوە فەرمێ قوڕەتە ئەعیون ئەوە بیلبیلەی چاوەکانمانن. جا ئەوانە لە ڕۆژی قیامەتە بنە تاجی سەرمان، بەڵام ئەگەر وەکو ئاەتەکە فەرمێ يا أيها الذين آمنوا لا تخونوا الله والرسول وتخونوا أماناتكم. ابن عباس فرمي خيانة كردن لأمانة يعني أولاد، يعني خيانة كردن لأولاد، يعني أوين كباشت پروردن نكرد بي، گرنگیت پێ نەدابێ، اهتمامت پێ نەدابێ، لە ڕۆژی قیامەتە لێی ڕائەکەی، لە بری ئەوەی بێتە تاجێک لەسەر سەرمان لە ڕۆژی قیامەتە لێی ڕائەکەین. بۆیە ئەم بابەتە بابەتێکی گرنگە و ڕۆژگارەکەی ئەمڕۆژ پێم وایە بەڕاستی بە ئیعترافی هەموو لایەک بەزانا و دانا و تایبەتمەندی بواری پەروەردە هەمویان متتەفیقن کە ئێستا ئەم پەروەردەیە زۆر قورس بووە، بەوەی وەسائلی فیتنە و بەلا ڕێدابەر زۆر بووە، بۆیە ئەرکی دایکان و باوکان زۆر قورسە. ئەوەی خوای پەروەردگار مناڵی پێداوە یەهەب لمن یەشاء ئیناثا وەیەهەب لمن یەشاء ذکوورا، یاخود هەردووکیانی پێداوە، ئەمە نیعمەتە و تاقیکردنەوەیە، و ئەوەشی پێی نەداوە دیسانەوە هەر تاقیکردنەوەیە. بۆیە ئێمە هەمیشە لە تاقیکردنەوەیە ئەژین، ئەبێ زۆر ئاگادار بین ئەو مناڵانەمان چۆن پەروەردە ئەکەین و چۆن گرنگی پێ ئەدەین. بەڕێزان و خۆشەویستان، ئەم نیعمەتە شکری ئەوێ، ئەم نیعمەتە سوپاسی ئەوێ. خوای پەروەردگار ئەم دیارەی پێداوین وەکو زانایان لە پێناسەی شکر ئەفەرموون الاعتراف بنعمة المنعم على وجه الخضوع. ئینسان ئەگەر خوای پەروەردگار نیعمەتێکی پێدا ئەبێ پێی بزانێ. حتى پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ من لم يشكر الناس لم يشكر الله. حتى بەرامبەر بە یەکتری، بەرامبەر بە ڕەفیقەکانمان کە سوکارمان ئەگەر چاکەیان لەگەڵ کردین بەڕاستی ئەبێ بەوەفا بین، ئەبێ پێی بزانین کاتێک کەسێک شتێکمان پێبەخشێ کە ڕەفیقی خۆمانە، دۆستی خۆمانە، هاوسەی خۆمانە، ئەبێ سوپاسی بکەین. اینجا سوپاسیش چۆنە بێ؟ سوپاس بە دوو شێوازە بێ. پێویستە قەناعەتمان وابێ کە ئەو کەسە چاکەی لەگەڵ کردوین، بە زمان دەری بڕین و بەکردەوەش بیسەلمێنین. اعملوا آل داود شكرا. ئەوە قورئانە فەرمێ بەکردەوە شکرانە بژێری خوای پەروەردگاردا بڕن. ئێمە هەتا ئێوارە بڵێین خوامان خۆشەوێ، سوپاسگوزاری خوای پەروەردگارین لەسەر ئەو نیعمەتە، لەسەر ئەو منداڵەی کە پێی داوین، بەڵام بەکردەوە نەیسەلمێنین، دوجار ئەم قسانە شەفاعەتمان بۆ ناکە لای خوای پەروەردگار، تکامان بۆ ناکە. ئەبێ بەکردەوە بیسەلمێنین، چونکە خوای پەروەردگار بۆ خۆی شەکوورە. ئەوە صفاتی خوای پەروەردگارە، وەکو ئیمامی غەزالی ئەفەرمێ کە ئەم صفەتە صفاتی خوای پەروەردگارە. خوای گەورە بە تاعەتێکی کەم، بە نوێژ و ڕۆژوویەکی کەم پاداشتێکی یەکجار گەورەمانەداتەوە، بە پەرستێکی دیاریکراو پاداشتێکی دیاری نەکراومانەداتەوە. ئەوە صفاتی خوای پەروەردگارە کە شەکوورە. بۆیە بەڕێزان و خۆشەویستان، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لیان پرسی ئەتەفعەل هذا؟ ئاوها ئەکەی، ئاوا عیبادەتەکەی؟ قاچەکانت ئاوساوە لە شەو نوێژە؟ دایکی ئیمانداران لێی پرسی. یەخۆ خوای پەروەردگار لە تاوانی سەرەتا و کۆتاییت خۆش بووە، پێغەمبەرانیش تاوانیان نەکردووە مەگەر چاکەی پێغەمبەران، وەکو قاعیدەیەک هەیە ئەڵێ حەسەنات الئەبرار سەیئاتوه، چاکەی چاکەکاران، چاکەی پێغەمبەران تاوانیانە. واتە پێغەمبەران و چاکەکاران ئەبێت چاکترین کردەوە بکەن، نەک چاکە، ئەبێت چاکترین بکەن. یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە شەونێژێک اکتیفای نەکردووە، بەڵکو تا بەیانی شەونێژی کردو زۆر جار، یاخود زیاد لەوەی کە حاڵەتی ئاسایی ئەمایکەین شەونێژی کردووە، بگرە جاری وا بۆ 2 سەعات و 3 سەعات جاری واش بۆ تاکو بەیانی. بۆیە ئەیفەرموو ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا،
ئایا شوکرانە بژێری خوای پەروەردگار نەکەم لەسەرەوەی خوای گەورە ئەو نیعمەتە گەورەی پێداوم هەتا نیعمەت زۆرتر بەسەر شانمانەوە بێ ئەبێ زیاتر سوپاسی خوای پەروەردگار بکەین و سوپاسی خەڵکیش بکەین لەسەری ئەوەی کە هاوکارمانە بێ. بەڕێزان و خۆشەویستان، قورئانە فەرمێ وەلئین شەکەرتم لەئەزیدەنەکم، ئەگەر ئێوە شوکرانە بژێری بکەن خوای گەورە بۆتان زیاد دەکا. یەک لە پیاوچاکانیشە فەرمێ وەبالشوکری تەدوم النیعم، بە شوکر نیعمەت بەردەوامە بێ بەڵکو زیاد ئەکا، وەکو قورئانە فەرمێ. خوا بەڕێزان و خۆشەویستان، بە هەر یەکەمان لە خۆمان پرسین ئایا قدری ئەو نیعمەتەمان گرتووە، قدری ئەو بەخشەی خوای گەورەمان گرتووە کە پێی بەخشیوین کە مناڵەکانمانە؟ هەر یەکەمان با بۆ خۆمان بەتەنیا فێڵ لە خۆمان نەکەین، بپرسین ئایا توانیومانە چاودێریەکی ڕاستەقینەی مناڵەکانمان بکەین؟ عەرەب بەڵێ من زەرع وتابع حەصەد، هەر کەس ئەوەی چاندی و متابعەی کرد ئەوە بەرهەم دێنێ، بەڵام هەر چاندن بەرهەمی نادورینەوە تەنها بە چاندن، پێویستە خاڵی دووەمیش متابعەشی بکەین، بە دوواداچوونی بۆ بکەین. بەڕێزان و خۆشەویستان، ئێستا نیعمەتێکی تر خوای پەروەردگار لەگەڵ ئێمە کردوێتی کە بنکەیەک هەیە، بنکەی قورئان خوێندنە لێرە، ناوەندێک هەیە، ناوەندی نما، ناوەندی نامی، قوتابخانەی نامی. لەم شارۆچکەی خۆمان چەندین قوتابخانەی ئاوا هەیە. خوا بزانین هەر یەک لە دایکان و باوکان هاتوون بۆ لای مامۆستاکان سوپاسیان بکەین، بزانین دایکان و باوکان بەیانیان لە کاتی خۆیان مناڵەکانمان بەڕێ کردووە و بیبین بۆ قوتابخانە، تەشجیعمان کردوون، دیاریمان بۆ مامۆستاکان بردووە، هاوکاری مامۆستاکانمان کردووە. دڵنیابن ئەمڕۆ کاتی زیاترمان پێویستە بۆ پەروەردە، وەکو جاران نییە. جاران قوتابخانەکان هەبوو، هەر نەبێ تاقێک مناڵەکانمان لە قوتابخانە بوو، مامۆستا بەڕێزەکان پەروەردەیانە کردن و فێریانە کردن. بەڵام ئیمڕۆ بە هەر بیانویەکەوە بێ دەرگای قوتابخانەکانیش داخراوە، ئەبێ خۆمان مشور لە خۆمان بخۆین. دوجار شەکواکان دادمان نادا، ئەو مناڵانە ئەمانەتن لەسەر شانمان، پێویستە هەمومان پێکەوە کۆ بینە و دایکان و باوکان یەک بگرین، بین تەشجیعی ئەو مامۆستایانە بکەین، سوپاسیان بکەین، دەستخۆشیان لێ بکەین و هاوکاری مادیان بکەین بۆی زیادی کاخوا بۆمان. کێ لە ئێمە پێی خۆش نییە مناڵەکەی حافظ قورئان بێ؟ کێ پێی خۆش نییە مناڵەکەی حەدیثی زۆری لەبەر بێ، قسەزان بێ، بە غیرەت بێ، بە هیمەت بێ، بە حورمەت بێ، ئازا بێ، بوێر بێ، دەوڵەمەند بێ؟ ئەوانە هەمووی زیادکردنە. ئەگەر ئەمانەیە زیادی کەین ئەبێ شکری کەین، شکریش بە عەمەلە بێ. یەکێک لەو هۆکارانە پێویستە بەڕاستی بگرینە بەر، ئەبێ دەستمان بە مامۆستاکانەوە بێ. من لێرە ئەیڵێم لەبەری خۆم مامۆستا نیم ئێستا لێرە، بۆیە ئەیڵێم بەڕاستی ئەو مامۆستایانە دوایی کەلیمەیەکشم هەیە بۆ ئەوان وەکو ئێمە خاوەن ماڵ و منداڵن زۆریان، ئەوانش مناڵیان هەیە، ئەوانش حەزیان لە کەسابەتە، ئەوانش حەزیان لە خەوە، ئەوانش حەزیان لە ئیسراحەتە، ئەوانش حەزیان لە سەفرە و سەیرانە، ئەوانش بۆڵەبۆڵی خێزان و بۆڵەبۆڵی دایک و باوک و مناڵیان لەسەرە. بەڵام کاتی خۆیان نەگرن لێرە، ئەخت جارێ دوانسیان چوار سوپاس نەکرێن، دەستخۆشی نەکرێن، دەستخۆشیان لێ نەکرێ، بەڕاستی دوور نییە ئەوانش ئینسان سار بنەوە، هەرچەند نابێ سار بنەوە، چونکە ئەوان بۆ خوایەکەن. بۆیە بەڕێزان بە کورتی و پوختی ئەوەیە مەبەستەکەم، ئەرکی سەرشانمانە دوو دایک و سێ دایک باوکان پێکەوە یەک بگرین، براکان پێکەوە یەک بگرین، بین ئیهتیمامی زیاتر بدەینە ئەم مەدرسانە و لێتان ناشارمەوە بەوەی کە ئێمە دەعمی مادیمان کردن، بەوەی کە ئێمە دەستخۆشیمان لێکردن، هانماندان زیاد دەکا، مناڵەکانمان کاتی زیاتیانە دەنێ، ئەو کاتە شوێنەکە فراوانترە بێ، بەرهەمەکە گەورەترە بێ. عمەری کوڕی عەبدولعەزیز فەرمێ قەید النعم بالشکر، یانە فەرمێ الشکر قەید النعم، شکر نەکەین. قورئانە فەرمێ وەلئین کەفەرتم ئین عەذابی لەشەدید. دڵنیابن ئەوە قاعیدەی قورئانیە، شکری خوای پەروەردگار نەکەین لەسەر ئەو نیعمەتە گەورەیە، خوای پەروەردگار نەک بۆمان زیاد ناکا بەڵکو لێمان ئەسەنێتەوە. ئەزانی لێسەنەوە چۆنە؟ زانایانە فەرموون نیشانەکانی شکر چییە؟ نیشانەکانی شکر بەرەکەتە.
هەر کاتێک مناڵەکەمان ساڵح بوو ئەوە شکرمان لەسەری کردووە، بزانە لە کوێوە شکرت کردووە، ئەوە بەرەکەتی تێکەوتووە، ئەوە بەرەکەتی ئەو منداڵەیە کە لە شوێنێکەوە چاکت کردووە، لە شوێنێکەوە تەسحیەت داوە، قوربانیت داوە. هەر کاتێک زانیمان مناڵەکانمان فێری جنێو بوون، با مبەڕیر و پاساو نهێنینەوە بۆ خۆمان، نەفس و ئارەزۆکان شایانی ئەوە نین دیفاعیان لێ بکەین. هەر کاتێ مناڵەکانمان فێری جنێو بوون، فێری قسەی خراپ بوون، تەمەڵ بوون لە دەرسەکانیان، ئەهلی گەڕەک گلەی لێکردن، لە ناو ماڵە ئاژاوە هەبوو، واللهی با بینی خۆمان و خوا چاکەین، بڕۆین دوعا بکەین، خۆمان ئیسلاحکەین، بزانن لە کوێوە خەلەلمان تێکەوتووە، بزانین لە کوێوە گوناهەکەین، تاوانەکەین، لە کوێوە ئیهمالیمان کردووە، چارەسەریکەین. واللهی چارەسەری نەکەین، خراپترمان بەسەر دێ. جاران لە عەشرەتێکا لە بنەماڵەیەکە ئەگەر گەنجێ خراپ هەبوایە، کچێ خراپ هەبوایە، عەشرەتەکە هەمووی پێی سەری شۆڕ بوو، هەمووی سەری نەوی ئەکرد، هەمووی پێی عەیب بوو، ئەیوت ئەو خەلەلەمان تیا دروست بووە. لە بنەماڵەکەی ئێمە، لە عەشرەتەکەی ئێمە کچێک هەیە ئاوها، کوڕێک هەیە ئاوهایە، خەڵک باسی ناکە. بەڵام ئێستا ئامۆزاکەیەتی خراپە، خۆی لێبەریەکە، ئێستا پەڕیوەتەوە بۆ کچ و کوڕەکەشی، ئەڵێ بە قسەم ناکە. لەم ڕۆژانەیە برایەکی ئاوا مولتەزیم بینی، سەیر و بەلامۆ یەک دوو جار وا هاتە پێشچاوم، ئافرەتێکی سافری لەگەڵ بێ، باسی شانەکرد، خێزانەکەی نەک هەر حیجابە بەڵکو نیقابیشەکە، ئەوە سرم دەرناکرد لەمە. دوایی هەر قەدەری خوا یەک دوو جار تووشم بوو، فعلا ئەو جارە هەرچیم بینی، ئافرەتێکم بینی زۆر سفور، ئافرەتێکیشم بینی عینە نیقاب، وتم لە ئەمە چییە؟ هەر لەگەڵ ئەو پیاوەیە، وتیان ئەویان خوشکێتی دەسەڵاتی نییە، ئەویان خێزانێتی. ئەگەر شکری خوای پەروەردگار نەکەین لەسەر و نیعمەتە، ئاوا کچەکانمان بە سفوری، کوڕەکانمان بە شێوازی ناڕێک و ناشەرعی ئەبینین و ئەبێ بڵین دەسەڵاتمان نییە. بەڵام بەخوا دەسەڵاتمان هەیە ئێستا، ئەوانە نایخوا لە ڕۆژی قیامەت. لە ئێستایە ئەتوانین وەکو پێشەوە عومەری کوڕی عەبدولعەزیز فەرمێ الشکر قەید النعم، ئەتوانین ئەو نیعمەتە ببەستینەوە بە شکرکردن. ئەگەر لە ئێستاوە ڕایان بێنین، لە ئێستاوە تەدریبیان پێ بکەین، لە ئێستاوە هەوڵیان لەگەڵ بدەین، مامۆستای باش و شوێنی باش و خۆمان بۆمان دوو کردبێ، بۆ خوا برایان هیچ عەیب نییە خانومان بۆیان فرۆشتە بێ، هیچ عەیب نییە سیارەمان بۆیان فرۆشتە بێ. ئەوە مشکیلەیە، ئەوە کارەساتە دوایی لە دەستمان دەرچێ، ئەوە کارەساتە، ئەوە موسیبەتە، دوایی بەڕاستی حیا و سومعەی بنەماڵەکەشمان بچێ، نەک لە دنیا لە قیامەتیش لە ڕوومان نەیە سەر هەڵبڕین، نەک لە ڕوومان نەیە بڵێن کوڕی ئێمەیە بێ لێی ڕابکەین، لە ڕۆژی قیامەتە لێی ڕائەکەین، ئەڵێن نای ناسین، کوڕی ئێمە نییە، مناڵی ئێمە نییە، باوکی ئێمە نییە، برای ئێمە نییە، کچی من نییە. ئەوەش وەگوتم ئەگەر مقصر بین، کوڕە هەمومان مەسئولین لێی، كلكم مسئول، هەر هەمومان شوانین، پێویستە بەڕاستی فریا بکەوین. واللهی بارودۆخەکە زۆر خراپە، زۆر خەتەرە، وڵی قۆڵی لێ هەڵ نەماڵین، ورد دوای نەکەوین، بەڕاستی کارەساتی گەورە چاوەڕێی ئەم میلەتەی ئێماکە، چاوەڕێی تاکمانەکە، و لە پێشتریشە کەمتەر خەم بووین، بەڵام ئێساش نەچۆ بچێ، ئەتوانین فریای بکەوین. بۆیە قسەی دووەمم بۆ مامۆستایانی بەڕێز، ئەمەی کە باسم کرد، پێزانین، شکر بۆ مامۆستایانی بەڕێزیش هەر بە هەمان شێوەیە، بۆ هەموو لایەکمان. ئەوانیش خوای پەروەردگار فەزڵی زۆری لەسەر لەگەڵ کردوون. کاکە عەبدوڵڵا لێرە فەرمووی خەیڕکم من تەعەلەمە القورئان وعەلەمە، ئەو حەدیسەی خوێندەوە. ئەو فەزڵ نییە لەگەڵ مامۆستایانی بەڕێز؟ ئێستا زۆر مامۆستا بەڕاستی شەیدای پەیداکردنی پارە بووە، شەیدای 2 دینارە، شەیدای ڕاوە، شەیدای خەوە، عاشقی ململانەیە. ئایا ئەوە فەزڵی خوا نییە؟ فەزڵی خوا نییە، نیعمەتێکی خوا نییە بەسەر مامۆستایەکەوە بێ لێرە خەریکی قورئان بێ؟ جێی حەسوودیە. حەسوودیش تەنها بە 2 کەسە برێ، یەکێک لەوانە ئەوانن. بۆیە ئەبێ ئەوانیش بەڕاستی بەم نیعمەتە گەورە بزانن. خۆ ئەگەر خەڵکی سیقەی پیان نەبێ، متمانەی پیان نەبێ، مناڵەکانی خۆی جگەر گۆشەکانی خۆی تەسلیم بە مامۆستا بەڕێزانە نەکا، ئەو خێر و پاداشتی لە چۆ دەستەکەوێ، ئەوش دەستی ناکەوێ.
ئەویش فەزلێکی گەورەیە، نیعمەتێکی گەورەیە بەسەر ئەو مامۆستا بەڕێزەوە کە خەڵک ئەو متمانەی پێیە، بەسەر ئەو بنکەیە لێرە کە خەڵک ئەو متمانەی پێیە، بڵێ کچەکەی خۆم ناموسەکەی خۆم تەسلیم تۆ ئەەکەم، تۆ پەروەردەیکە. وەڵاهی ئێمەی مامۆساش ئەبێت سوزەی شکر بەرین، وەکو لە حەدیثە هاتووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر کاتێک هەواڵێکی خۆشی ئەبیست سوزەی شکری ئەبێت. ئەبێ ئێمەی مامۆسایانیش سوزەی شکر بەرین، خوایە سوپاس بۆ تۆ ئێمەت کردووە بە ئەهلی ثیقە و متمانەی ئەو خەڵکە.